عزیزانی کورساد نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم گەشتی هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم ئەمڕۆ لە عێراق چەند دیدارێکی گرنگ ڕوویدا و هەواڵەکان بەو دیدارانەوە بۆ هەواڵە دەست پێیەکەین. هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا لە سەردانێکا بۆ عێراق لەگەڵ سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران کۆبووەوە و چەندین پرسی ئەمنی و ئابووری تاوتوێکران. وەزیری دەرەوەی عێراق لەگەڵ دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق لە کۆشکی سەرۆکایەتی کۆبووەوە هەردوو لا تاوتوێی هەماهەنگیەکانی نێوان هەردوو وڵاتیان کردەوە. سەرۆک کۆماری عێراق جەختی لە گەشەپێدانی پەیوەندیەکانی عێراق لەگەڵ تورکیا کردەوە بە تایبەت لە بوارەکانی ئابووری بازرگانی و بەرهێنان و ئاو و ژینگە. لەلایەکی دیکەوە لە کۆبوونەوەی نێوان وەزیری دەرەوەی تورکیا و محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق گفتوگۆ لەسەر چەند پرسێکی ئابووری کرا دیارترینیان پرسی ڕێگەی گەشەپێدان بوو. هەر سەبارەت بە پەیوەندیە بازرگانیەکانی تورکیا و عێراق و تورکیا و هەرێمی کوردستان لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵا شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردەکاران میوانی ستۆدیۆیە زۆر بەخێر هاتن. کاک شێخ، تورکیا لە ڕووی ئابووریەوە چ گرنگیەکی بۆ عێراق و هەرێمی کوردستان هەیە؟ بەڵێ، تورکیا وڵاتێکی پیشەسازیە، وڵاتێکە لە نێوان ئەوروپا و هەرێمی کوردستان کە ئەتواندرێ ئێمە سوودی گەورەی لێ ببینین و خۆشی کە وڵاتێکی پیشەسازیە ئێمە سوودێکی زۆرمان لێ بینیوە و وەکو وڵاتی جمهوری ئیسلامی ئێران هەردووکیان کە وڵاتێکی نزیکن دراوسێن بە زووترین کات کاڵاکانیان نەگاتە هەرێمی کوردستان و تەبعاً کوالیتی باشە و نرخیان گونجاوە و لەگەڵ ئەوەشدا ترانزیتەکە بۆ ئەوروپا ئێمە زۆربەی کاڵاکانمان کە لە وڵاتانی ئەوروپاوە هێنین لە ڕێی تورکیاوە ئەیهێنین. بۆیە هەم وڵاتی جمهوری ئیسلامی ئێران هەم وڵاتی تورکیا وڵاتێکی گرنگن کە ئێمە لە بواری ئابووریدا ئێمە سوودمان لێبینیون و پەیوەندیشی بازرگانی تونند و تۆڵمان هەیە ساڵانە لەگەڵیاندا. بەڵێ، بازرگانانی هەرێمی کوردستان تا چەند توانیویانە سوود لە بازرگانی لەگەڵ تورکیا ببینن؟ وەکو باسم کرد تەبعاً وڵاتی تورکیا وەکو وڵاتێکی دراوسێ ئێمە سوودمان زۆر لێبینیوە وەکو ئەوەی کەوا هەروتم لە وڵاتی تورکیاوە کەشتێنین یاخود خۆی ناوچەی پیشەسازی و کارخانەی زۆریان هەیە. ئەتوانین ئێمە لەو کارخانانی ئەوان کاڵەکانیان کە بێنینە هەرێمی کوردستان ئەتوانین لەگەڵیانە واتە مامەڵەیەکی باش و گونجاو بکەین و کردوشمانە. بۆیە وڵاتی تورکیا لەگەڵ ئەوەی کە توانراوە ئاڵوگۆڕێکی بازرگانی لەگەڵا بکرێ زۆربەی کۆمپانیاکانیشیان هاتوونەتە هەرێمی کوردستان لێرە ئۆفیسیان کردوتەوە سوودمان لێبینیون کە ئەتواندرێ ئەوان لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکانی خۆمان بە هاوبەشی یەکتری کەوا کاری بازرگانی ئەنجام بدەن. کاک شێخ، من ئەم پرسیارم پەیوەندیدارە ئابم وەڵامی بەڕێستانەوە. ئامارێکمان لەبەر دەستە بزانین تا چەند وەبەرهێنەرە تورکیەکان لە هەرێمی کوردستان وەبەرهێنانیان کردووە، ئەسڵەن بارودۆخی هەرێمی کوردستان تا چەند لەبارە بۆەوەی وەبەرهێنەرە تورکیەکان ڕاکێشێەوە لێرە وەبەرهێنان بکەن؟ هەرێمی کوردستان
بارێک و کەشوهەوایەکی گونجاوی باشی هەیە بۆ وەرهێنەرانی بیانی بە تایبەتی تورکیا کە ئەتوانن لێرە سوودی لێ ببینن و یاسای وەبەرهێنانمان هەیە ئەتوانن سوود لەو یاسایش ببینن. زۆر لە بەرژەوەندی وەبەرهێنەری تورکی و وڵاتانی ترە کە لە هەرێمی کوردستان وەبەرهێنانەکەن و بواری ئازرگانیش بۆ ئەوان زۆر گونجاوە کە ئەتواندرێ ئێمە لەگەڵ یانە بە شێوەیەکی هاوبەش کاریان لەگەڵدا بکەین و ساڵانەش ئامارێکەیەکەوە نزیکەی 6-12 ملیار دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ وڵاتی تورکیادا هەرێمی کوردستان دەکات و ئەتواندرێ ئێمە هەوڵ بدەین لەگەڵ وڵاتانی دراوسێ بتوانین ئێمە کە بەرهەمی خۆماڵی خۆمانە بێ بۆ ئەوانیشی بنێرین بۆ ئێمە لە بەکاربەرە و بین بە بەرهەمهێنەر. کاک شێخ لەگەڵ یەکێتەکانی هەناردەکارانی تورکیا تا چەند پەیوەندیتان هەیە؟ ئێمە یەکێتی هەناردەکارانی غازی عەنتاب لە ساڵانی 2014 و 2015 توانیمان سەردانیان بکەین و پرۆتۆکۆلیشیان لەگەڵ واژۆ بکەین و لەگەڵ هەناردەکارانی تورکیا بەگشتی پەیوەندیشی باشمان هەیە و ئێمە توانیومانە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ کارخانەکانی وڵاتی تورکیا بە شێوەیەکەوە بتواندرێ مامەڵەیەکی هەمیشەیی لەگەڵدا بکرێ و زۆر لە کۆمپانیاکانی تورکیا و خاوەن کارخانەکانی تورکیا لەگەڵ بازارەکانی هەرێمی کوردستان پەیوەندی باشیان هەیە و ئێمە ژۆکوێچێتی هاوردبنانکانن کوردستان زۆر لەو پێشەنگا و کۆنگرە بازرگانانی کە بانگێشمانەکەن ئێمە ئاگاداری ئەندامانەکەینەوە بۆی کەوا بتواندرێ لەو پێشەنگا و کۆنگرە بازرگانانی وڵاتی تورکیا بەشدار بین. ئەمانەژە بێتەوەی ئەوەی کەوا وڵاتی تورکیا زیاتر پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان لە بواری ئابووریدا بەرەو پێشەوە ئەڕوات. بەڵێ ئەمڕۆکەوە کۆزانین هەکانفیدان لە عێراقا و لە پاڵ هەندێک گفتوگۆی ئەمنی و سیاسی و شتی لەو شێوەیە گفتوگۆی ئابووری کراوە. لەم پەیوەندی بازرگانی کە لە نێوان عێراق و تورکیایە هەیە کام لایەن سوودمەندی سەرەکیە؟ بەڕاستی لە ئاڵوگۆڕی هەموو دانیشتێکدا لایانی ئابووری شتێکی سەرەکیە ئەبێ بتواندرێ کاری لەسەر بکرێ. بۆیە هەم وڵاتی تورکیا وڵاتانی تر کە دێنە هەرێمی کوردستان لە بواری ئابووریدا زیاتر و توێژەکانیان چڕەکەنەوە و ئێمە ئەگەر هاتوو وڵاتی تورکیا لەگەڵ ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆوەکو چۆن کارمان کردووە بەردەوام بین هەردوو لە سوودمەند ئەبین لەو ئاڵوگۆڕە بازرگانیانە و زیاتریش وڵاتی تورکیا کە دێتە هەرێمی کوردستان کاتێکەوە کاڵا دێنێتە هەرێمی کوردستان پێمانە فرۆشێ ئەوان زیاتر سوودمەندن لەبەرەوەی کاڵەکانی خۆیان لە هەرێمی کوردستاندا ساغ دەکەنەوە. بۆیە ئەگەر هاتوو ئێمە وەکو هەرێمێکی وەبەرهێنەر هەوڵ بدەین کارخانی استراتیژی دروست بکەین و بەرهەمی خۆماڵی خۆمان هەبێ ئەو کاتە ئێمەش دەتوانین بەرهەمەکانیان بەوان بین و بتوانین کە سوودمەندی گەورە بین. بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە هەرێمێکی بەکاربەرین هەر کاڵای دەرەکی دێنین هەرێمی کوردستان کە ئەمە جێی ڕاستی نیگەرانیە کە هەرێمی کوردستان ئەبوو تا ئێستا هەرێمێک بواە لە بەکاربەرە و بواە بە بەرهەمهێنەر. بۆیە ئێمە وەکو یەکێتی هاوردەبنانکەن کوردستان بەڕاستی کارمان لەسەرەوە کردووە کەوا بتوانین کارخانەکانی خۆمان ئەوانی کەوا کارەکەن بتوانن زیاتر گەشە بکەن و یاخود کارخانەی استراتیژی هاوشێوەی وڵاتانی جمهوری ئیسلامی ئێران وڵاتی تورکیا وڵاتانی تر بتواندرێ لێرەدا بمەزرێ تاکو بتوانین ئێمەش لەو سوودمەندەی کەوا بە دەرەجە یەک ئەوەی کەوا کاڵا ئەدا بە وڵاتانی تر ئێمە بین بەوەی کەوا سوودمەندی سەرەکی بین. بەڵام تا ئێستا ئێمە کە بەکاربەرین وڵاتان سوودیان لە ئێمە بینیوە ئەوەنەی ئێمە سوودمان لەوان بینی بێت. باشە کاک شێخ مستەفا پرۆژەی ڕێگەی گەشەپێدان پرۆژەیەکی زۆر گرنگە و تەنانەت هەندێک لە وڵاتانی دراوسێ لەوانش تورکیا هەوڵیەوەیانە کە بەشدار بن لە پرۆژەکە و پشکێکی لێبەرن بۆ خۆیان. ئەمڕۆکەش هاکانفیدان تاکیدی لەوە کردوەوە کە سوورن لەسەرەوەی کە بەشدار بن لە پرۆژەی ڕێگەی گەشەپێدان. ئەمە تا چەند گرنگە بۆ تورکیا و تا چەند عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی کە ڕێگەکە لە دهۆکەوە داخڵی هەرێمی کوردستانە بێت تا چەند هەرێمی کوردستانی دەتوانێت سوود لەوە ببینێت لە هاوبەشی و لە بەشداری تورکیا لە ڕێگەکە. بەڵێ ئێمە ڕێگەی گەشەپێدان بەڕاستی بۆ هەرێمی کوردستان زۆر گونجاوە و سوودمەندە چونکە ئێمە یەک دەواازەمان هەیە لە هەموو عێراقدا بۆ وڵاتی تورکیا کە ئەویژ ئیبراهیم خەلیلە لە هەرێمی کوردستانەوە ئەتواندرێ کاڵا هەموو شتێک
لە تورکیاوە بێتە ناو عێراق، چونکە هەرێمی کوردستان وەکو ئەوی کەوا بۆ وڵاتی تورکیا دەواازەیەکە بۆ ناو عێراق، بۆیە لە هەموو گەشە پێدانێکدا ئێمە سوودمەند دەبین و ئەتواندرێت تورکیا تەبعاً بە دەرەجەیەک سوودمەندە، بەڵام ئێمە پێش عێراق سوودمەندین لەوەی کەوا ئێمە لە هەموو گەشەیەکی ئابووری و گەشەی ڕێگە و پێدان لە هەموو لایەکەوە ئەتواندرێ ئێمە سوودمەند بین بەهۆی ئەو مەرزە نێودەوڵەتەی ئیبراهیم خەلیل کە ئەتواندرێ لە ڕێگەی ئیبراهیم خەلیلەوە بۆ عێراقیش هەموو کاڵایەک بڕوات و ئاڵوگۆڕی بازرگانی لەو دەواازەیەوە زیاتر ئەکرێت. زۆر سپاس بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکیەکێتی هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستان، زانیاریکی زۆر باشمان. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش دەستان خۆش بێ. سپاس. بێگومان پەیوەندی بازرگانی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ دراوسێکان پرسێکی زۆر گرنگاوە. قەبارەی بازرگانی بە تایبەتی هەرێمی کوردستان عێراق لەگەڵ تورکیا بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و ئەمە یەکێک لە تەوەرەکانی ئەمڕۆی گفتوگۆکان بوو لە نێوان هاکان فیدان و بەرپرسانی عێراق و بە تایبەتی سەرۆکۆماری عێراق. لێرە هەندێک زانیاری زیاتر سەبارەت بە بازرگانی عێراق و تورکیا وەرئەگرین. قەبارەی بازرگانی نێوان عێراق و تورکیا لە ساڵی 2024 20 ملیارد دلار بووە. ئەمڕۆژ هاکان فیدان ئاماژەی بۆ کرد کە ئەو قەبارەیە گەیشتووەتە ئەو ئاستە پشکی هەرێم لەم بازرگانیە 12 ملیارد دلار بووە و ئەو کاڵایی کە بە شێوەی سەرەکی لە تورکیاوە بۆ عێراق هەناردە کراوە بابەتەکانی جوانکاری بوون کە زۆر پەیوەستە بە خانمانەوە و ئەو کاڵایش کە لە عێراقەوە هەناردە کراوە بۆ تورکیا وەکو زۆربەی وڵاتانی دیکە نەوت سوتەمەنی و لەسەر و هەمویانەوە نەوتە و نەوتی پاڵێوراو. پرۆژەکانی تورکیا لە عێراق بەم شێوەیە لە کەرتی بیناسازی تورکیا 1100 پرۆژەی هەیە لە عێراق بە بڕی 35 ملیارد دلار و ڕێگەی گەشەپێدانیش یەکێک لەو پرۆژە گرنگانەیە کە تورکیا بەشدارە هاوبەشە و جەختیش لەوە کاتەوە کە سوورە لەسەرەوەی کە بەشدار بێ لە پرۆژەکەیە. ئەو کۆمپانیا تورکیانە کە چالاکی ئەکەن لە عێراق 850 کۆمپانیان و گەنەڵ ئەنەرژی و پێت ئۆیڵیش دوو سەرەکیترین کۆمپانیان کە لە بواری نەوتا کارەکەن و لە هەرێمی کوردستان چالاکن دیارە 850 کۆمپانیای تورکی لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. بەڵێندەرانی دەرەکی تورکیا واتە ئەو بەڵێندەرە تورکانی کە لە دەرەوەی تورکیا چالاکی ئەکەن بە ڕێژەی لە 7.5 لە هەرێمی کوردستان چالاکیەکەن و لە 7.5 پرۆژەکانیان لە هەرێمی کوردستانە و دۆستی هەڵپەسەردراویش لە ئێستاە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمە لە بەرەوەی کە هەناردی هەرێمی کوردستان لە ڕێی تورکیاوە ڕاگیراوە و قەرەبووی تورکیا کە بەهۆی ئەم ڕاگیرانی هەناردەکردنەوە تورکیا داوای قەرەبوو ئەکات. جیاواز لە بابەتی بازرگانی عێراق و تورکیا سەبارەت بە بودجە هەرچەندە هەرێمی کوردستان چاوی لەوەیە دەرەنجامەکانی سەرژمێری گشتی پشکی لە ناو بودجەی عێراق زیاد بکات، بەڵام ئەندامێکی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرایە کات کە ئەو گۆڕانکاریە لە بودجەیە بۆ ساڵی 2025 ڕوونادات. دروست دوو مانگ و 6 ڕۆژ بەسەر سەرژمێری گشتی هەرێمی کوردستان و عێراق تێپەڕ بووە. تیایدا ژمارەی دانیشتوانی هەرێم و عێراق ئاشکرا کران. بلغ عدد سكان العراق ژمارەی دانیشتوانی عێراق 45 ملیۆن و 407,895 کەسە بە خەڵکی خانەخوێ و بیانیەکانەوە. الأجانب واللاجئين. دانیشتوانی هەرێمی کوردستان 6 ملیۆن و 317,668 کەسە بە خەڵکی خۆجێی و بیانی. بە گوێرەی ئەو ژمارانەی ئاشکرا کراون، ژمارەی دانیشتوانی هەرێم زیاترە لە 4 کۆی دانیشتوانی عێراق. بە جۆرێک ژماری دانیشتوانی هەرێم 6 ملیۆن و 317,668 کەسە. ژماری دانیشتوانی عێراق 45 ملیۆن و 407,895 کەسە. هەرێم لە 4 دانیشتوانی عێراق پێک دێنێت. بەڵام ڕەنگەم ژمارانە فرەی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە 2025 زانەکەوێت. وەک پەرلەمانتارێکی کورد دەڵێت بودجەی عێراق دەستکاری ناکرێت.
ڕاستە هەموو دەقەکانی بودجە بەردەوامی هەیە بۆ 3 ساڵە بژێ 3 ساڵە بۆواتە ئەم ساڵ 2025 وەکو خۆی دەقەکان ئەبێ بەردەوامی هەبێ پێم وانی هیچ گۆڕانکاری بکرێت جگە لە مادەی 12 کە لایەن حکوومەتە خۆی نێردراوە ئەویش تایبەتە بە تێچووی بەرهمێنان و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە ئەوە لە لیژنەی دارایی ئێمە تێمان پەڕان و توانیمان بە زۆرینەی دەنگ پەسەندی بکەین وەکو خۆی کە دەقەکە لە حکوومەتەوە هاتووە ماوە تۆ سەرەوەی کە لە ئەنجومەی نوێنەران دەنگی پێ بدرێ و لە هەمان کاتاگەر ئەم هەمواری یاسایە ئەم مادەیە پەسەند کرا ئەوە هەرێمی کوردستان بەشدارە بێت لە بەداهاتە نەوتەکانی خۆی لە داهاتی گشتی عێراقە و ئەمەش ئەتوانین لە بەرامبەرە دەستەبەری هەموو شایستەکانی هەرێمی کوردستان بکە بە موچە شەوانێک کە ئێمە لە ماوەی ڕابردووە تەنها موچە ماوەرگرتووە. لە لایەکی دیکەوە پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستان پێی وایە ئەوەی بۆ هەرێم گرنگاوەیە پابند بێت بەوەی لەسەرەتی چونکە 1 دینار بدات بە عێراق 3 هێندەی بۆ دەگەڕێنەوە. ئەبێت تەوتین بکە واتە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێی بانقی حکومی فیدراالیەوە دابین بکرێ و داهاتی ناوخۆ تەسلیمی حکومەتی عێراقی بکە بۆەوەی کە حکومەتی عێراقیش 3 ئەوەندەی بۆ بنێرێتەوە بەپێی دەستور و ناوماڵی هەرێمی کوردستان 1 بخرێ بۆی کە بەیەکەوە بەڕووی هەر تەرخەمێکی بەغدا و حکومەتی فیدراالی بەرامبەر بە هەرێم بەرگری بکرێەوە بەڕوویان ببینەوە. عێراق ئێستا بودجەی 3 ساڵی جێبەجێ دەکات بۆ ساڵەکانی 2023 2024 و 2025 بۆ ئەمەش پشت بەستراوە بە سەرژمێری پێشوو لە عێراق کە هەرێم لە 12.67 بۆ دیاری کراوە وەک پشکی هەرێم. لە پاڵ شەڕی موچە و ژمارەکانی بەشە بودجەی هەرێم ڕەنگە بۆ لەمە دوا ژمارەکانی نێو سەرژمێری بۆ کورچەکێکی تر بێت و داوای لە 14 پشکی بودجە بکات. بڕوابادین کورساد نیوز سلێمانی. باباسێکی بەهای دراوەکانیشتان بۆ بکەم ماوەیەکە کە بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تا ئاستێک جێگیرەوە $100 ئەمڕۆ لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە 150,750 دینار مامەڵی پێوەکرا. 100 پاوەند بەرامبەر بە دۆلار بە $124 بەڵام سەبارەت بە دینار 100 پاوەند بۆ 185,000 دینار بەرز بووەتەوە. 100 یۆرۆ بە $104 مامەڵی پێواکرێ و 100 یۆرۆ بەرامبەر بە دینار بە 156,000 دینار مامەڵی پێواکرێ. بەهای 100 لیرەی تورکی 4400 دینارە و بەرز بووەتەوە تا ئاستێک بەڵام تمەن یەکێکە لەو دراوانەی کە قەباری مامەڵەکانی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرزە و بارودۆخێکی باشیشی نییە. ئەتوانین بڵین بەردەوام لە دابەزینایە هەندێک جار بەرزبوونەوەیکی زۆر کەم تۆمارەکە کە بەرامبەر بەو داڕمانەی کە هەیە بووە کاریگەریەکی ئەوتۆ دروست ناکات. $100 لە بازاڕەکانی ئێران و تارانی پایتەخت بە 8,425,000 تمەن مامەڵی پێواکرێت و بەرامبەر بە دینار 100,000 تمەنی ئێرانی بە 2,000 دینار مامەڵی پێواکرێت. هەر سەبارەت بە بەهای دراوەکان ئەمڕۆ پەیامنێرمان دنیا ماجید لە بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە سلێمانی ئەز لایڤێکی بۆ ئامادە کردین بابینەری بین. سڵاتان لەبێتم کاتتان باش وەک ئاگادارن کە ماوەی چەند مانگێک دەبێت کە نرخی دراوەکان بەتەواوەتی لە ئاستێکی جێگیریان نەماوەتەوە بەردەوام دراوەکان بەرزی و نزمی بە خۆیانەوە دەبینن و چەند هۆکارێکی جیاوازیشان هەیە من بۆ وەرگرتنی زیاتر سەبارەت بەو گۆڕانکاریە لە نرخی دراوەکاندا هەیە و لە ئێستادا نرخی دراوەکانی چۆنە لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا گفتوگۆ لەگەڵ جەبار گۆران وتەبێژی بازاری دراو دەکەم کاک جەبار سڵاو لێ بێم کاتەوە باش ئەگەر پێمان بڵێیت ئەو گۆڕانکاری ماوە چەمایە کە هەیە لە نرخی دراوەکاندا بۆچی ئەگەڕێتەوە بۆچی دراوەکان بە تەواوەتی نرخێکی جێگیر بە خۆیانەوە نابینن. وی طبعا هەر بازاری دارایی بەگشتی تایبەتمەندی و خصوصیەتی وایە بە هیچ درایەک لە 100% جێگیر نابێت ئەوە زیاتر پەیوەندی بە خواست و خستنەوەڕووی بازارە. نمونە لێرەی سووری ئەوەی کە بینیمان دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد کڕینی لیرە لەسەر و سعری سەرفی بانکی مرکزی سووریاوە مەترسی زۆرە لە یەک حاڵەتانە بێ ئەگەر دۆخی ئابووری سووریا ڕوو لە باشتر بکات باشە سعری سەرف دەستکاری بکەن لیرەی سووری بەرزکەن کە بە هیچ جۆرە لەم کە هەلو مەرجان ناتوانێت بۆ لەبەری سووریا ئێستا کاکە بوونەی تەحتیە لە 160 تەدمیر بۆ بەهۆی ئەو جەنگە خوێنەوەی ناوخۆی سووریا کە لە 2012 تا 2024 تولی کێشا بەڕاستی ئەمە وای کرۆ کە بە زۆرێک لە زۆرەکە مامەڵەکان زۆر کەم بێتوانێت کێستا زیاتر مامەڵاکەن خەڵکی بازرگانەکان مامەڵەکارەکان بەشێکی کەمیش دەدا هەوڵاتیان یان کڕین و فرۆشتنی پێوەکان. تمەنیش پێین کاک جەبار تمەن پێم وایە ئەویش دابەزینی بە خۆیەوە بینیوە و قەبارەی مامەڵەی ئەویش چۆنە لە بازارەکە. بەڵێ تەمان
سێ جۆر مامەڵەی تمەن هەبوو لە ڕابردووە مامەڵەی کاش فەیس تو فەیس تمەنی نەقلیدا $2 دووەرەگریان بە پێچەوانەوە مامەڵەی حەواڵە باشە پێشتریش مامەڵەی هەواییشە بوو بەڵام بە حکمی کە ئێمە زۆر هۆشداریماندا ڕێنمایی ئێرشاداتماندا کە مامەڵەکردن بە هەوایی تمەن ئەمە مەترسی زۆرە بێگومان وا بوو کۆمەڵی خەڵکی زۆر ڕوبەڕووی زیان بۆ هەتا بازرگانی وا هەبوو تقریبان ئەتوان بڵێم مایە پوچ بوو چەندی کەش کۆمەڵاتی لە دروست بەڵام ئێستا ئەم مامەڵی هەوایە نەماوە ئێستا زیاتر بازارەکان تەحکومەکەوە دۆخە سیاسیەکەش لەسەر و هەر هەمیەوە دەست بە کاربوونی دۆناڵد ترامپ وەکو سەرۆکۆماری ئەمریکاوە ئەو شار و فشارانی کە ئێستا خاتە سەر ئێران و داوا کرێت ئێستا مەسائلی ینی ڕێکوتنامەی بەرجام و فشارەکان لەسەریان لەسەر پرسی ئەتۆم کە ئەمە کۆمەڵێک مەترسین ئایا ئێران پابند دەبێت بەکۆی ئەو ڕکردمنت و تەڵەبیاتانی ئەنی ئەمریکا وڵاتانی ئەوروپا ئەگەر نەبێ بەڕاستی دۆخی سیاسەکە لەوانەیە زۆر ناسەقامیژی بێ بێگومان تەسیراتێکی سلبی لە سەبای تمەنی ئێرانی دروستەکە ئەگەر پێچوانەکەشی بێ ڕاستە باش زۆر بە کورتی باسێکی دۆلاریشمان بۆ بکە ئەمڕۆ نرخی دۆلار چۆن بۆەوە هەروەها بارودۆخی سیاسی عێراق باشتر بێت پێشبینی ئەکرێت کە نرخی دۆلار بێتە خوار ئەو نرخی ئێستا تەمان $100 لە بەرامبەر 150,500 تا 600 مامەڵەی پێوەکرێت ئێستا نرخی دینار لە بەرامبەر دۆلارە سەقامگیرە ئەویش پەیوەستە بە حواڵەی خارج ئێستا من پێم وایە لەم ماوەیە لەم فترەیە دۆلار هەر لەم نرخەیە بێتە 150 تقریبا تا 150 بەڵام ئەگەر لە داهاتووە میکانیزمەکان و ڕێوشوێنەکانی بانکی مرکزی و دۆخە سیاسەکە لەبار بێ و حواڵەی خارجی خێراتر و سەریعتر بکرێ بەهۆی کە پلتفۆرم لە سیستەمی حواڵی خارجی هاتوۆتە دەرەوە من پێم وایە بەهای دیناری عێراقی زیاتریش بەرز بێتەوە لە بەرامبەر دۆلارە لە داهاتووە بەڵێ بەخێر جەبارگۆران تەبێژی بازاری دراوە ئەوی کە گوێبیستی بوون یا ئینزانیاریەکان بوون لەسەر مامەڵ و نرخی دراوەکان لە بازارەکانی هەرێمی کوردستاندا. با یارمەتیاوکارانم هەواڵابووریەکانم پێشکەشکردن هەر شاد.